ئەمینمدا لەشکری سەرۆکی یەکێتی زۆرانبازی لە قیهەولێر پاڵەوانی جیهانی داوا لە هاوڵاتیان دەکەم کەوا پابند بن بە ڕێنماییەکانی تەندروستی و لێرەوە دەمەوێت کەوا زۆر سوپاسی کارمەندانی تەندروستی بکەم و دکتۆرە بەڕێزەکان بکەم و زۆر سوپاسی زێرەبانی و پۆلیس و هەروەها لە ئاسایش و پێشمەرگە قارەمانەکان بکەم کە شەویان کردتە ڕۆژیان کردتە شەو و زۆر سوپاسی ڕاگەیاندن دەکەم کە دەورێکی باڵای هەیە ئەوانیش کە زۆر ماندوونە بۆیە داوا دەکەم دووبارە کە هەموو لە ماڵەوە بمێنینەوە و بۆ ماوەی چارەجێک تا نیو سەعات ئەگەر بکرێتن وەرزش بکەین زۆر باشە. دووبارە سوپاس بۆ هەمووتان. ئیشاڵڵا ئەو پەتایش لەناو دەچی نامێنێتن ڤایرۆسی کۆڕۆنا. سڵاو هاوڵاتیانی خۆشەویست، وەرن با هەمومان پێکەوە خەمی نیشتیمانمان بێت، وەرن هەمومان دەستکەوتەکان بپارێزین. لەم ڕۆژانە کە ڤایرۆسی کۆڕۆنا دژ بە مرۆڤایەتی وەستاوە، ئێمە پشتوپەنای یەکتر بین بۆ شکستدانی ڤایرۆسە. پێویستە هەموو ڕێنماییەکانی تەندروستی جێبەجێ بکەین، با دڵگران بین بە لە دەستدانی هەر تاکێکی کورد. هەر بۆیە لە ماڵ دەمێنینەوە و لە دوا ڕۆژێکی نزیکدا ژیان ئاسایی دەکەینەوە. وەرن بە هەر هەمومان لە ماڵەکانمان بمێنینەوە. من نیازبانەکی قوتابی ماستەر لە تاران و چالاکی جڤاکی سڤیل. دوای گەڕانەوەم لە دەرەوەی وڵات و مانەوەی 14 ڕۆژ لە کەرەنتینە بڕیارم داوە کە لە ماڵەوە بمێنمەوە و 14 ڕۆژی تریش نێمە دەرەوە، هەروەها پارێزگاری بکەم لە گشت بەرکەوتنێک بۆ ئەوەی لە جیاتی ببین بەبار لەسەر شانی سەربازانی ون و خۆبەخش و ماندوونە ناسلەتیمە تەندروستیەکانی هەرێمی کوردستان و هێزە نیشتیمان پارێزەکانی تر بتوانین وەک دڵسۆزی بۆ خاک و نەتەوە و نیشتیمانی کوردستان تۆسقالێک باری سەرشانی ئەو هێزە خۆبەخشانە سووک بکەین.